ئەو خیانەتکاری یۆنانیەکانی خستە بۆسەی فارسەکان. هیتلەر بڕوای وابوو خیانەتکار شایەنی ژیان نییە، چونکە دڵسۆزی بۆ هیچ شتێک نییە. هەر لەبەر ئەو باوەڕە بوو لە داگیرکردنی زۆرێک لە وڵاتانەی کە سیخور هاوکاری هیتلەری دەکرد، دوای گرتنی ئەو وڵاتە هیتلەر سیخوڕەکانی دەکوشت، چونکە لای وابوو کەسێک خیانەت لە نیشتیمانی خۆی بکات خیانەت لە هەموو کەس ئەکات. لە مێژووی داگیرکاری وڵاتاندا کەم نین ئەو سوپایانەی خاوەنی هێزێکی گەورە و ئازایەتی بێوێنە بوون، بەڵام بەهۆی جاسوس و خیانەتکار و شۆڤار تووشی شکست و لە ناوچوون بوونەتەوە. ڕەنگە هیچ گەلێک هێندەی کورد کوشتەی دەستی خیانەت نەبوو بێت، بەڵام بۆ ئەم جارە و لەم ڕاپۆرتەدا ئاماژە بە خیانەتی یۆنانیەک دەکەین کە بووە هۆکاری شکستی وڵاتەکەی بەرامبەر فارسەکان. خیانەتکار ئەفیالیس ئۆف تراخیس یەکێک بوو لە ئەندامانی هۆزی ماڵی یۆنانی، تەنانەت ناوی کەنداوی ڕۆژئاوای دەریای ئیجا بە ناوی هۆزەکەی ئەوانەوە کراوە. ئەمە هۆکارێک بوو تا زۆر گرنگی بەو هۆزە بدرێ. لە سەدەی پێنجەمی پێش زاین فارسەکان هێرشیان کردە سەر یۆنانیەکان. لەشکری یۆنان بەرەو تورکیای ئێستا پەڕینەوە تا ڕووبەڕووی فارسەکان ببنەوە، بەڵام خیانەتکار ئەفیالیس ئۆف تراخیس ڕێگای سەرەکی لەشکری گەلەکەی خستە تەڵەی فارسەکانەوە و بە پارە و داهاتی مادی خیانەتی لە گەلەکەی کرد و لەشکری وڵاتەکەی وێران کرد و زیانێکی گەورەی بە یۆنانیەکان گەیاند. پلانی فارسەکان بە هاوکاری خیانەتکارە یۆنانیەکە. تراخیس بەنهێنی هێزێکی زۆری هێنابوو بۆ تەنگەبەری گەورەی سێرمۆپڵای. لە هەردوو بەری ئەو ڕێڕەوە سەربازانی فارس بڵاو بووبوونەوە. لەشکری یۆنان لەو کاتەی بەو ناوچەیەدا تێدەپەڕی گەیشتە ناو ڕێڕەوەکە. بەپێی پیلانەکە سەربازانی فارس هێرشیان کردە سەریان و گەورەترین گورزەیان لە سوپای یۆنان وەشاند و تووشی شکستێکی گەورەیان کرد و دواتر دەستیان کرد بە داگیرکاری.